سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی ئەفتا دێمەوەلاتان بۆ بابەتە گەرم و گرنگەکان. بابەتی دۆخی کەرکووک لە چەند ڕۆژی ڕابردوودا بابەتی گەرمی ناوەندە ئیقلیمی و ناوخۆی و جیهانیەکان بوو. هەر بەڕاستەوەی کە ئێستا دەگوزارێت لە کەرکووک چییە؟ ئایا ململانی سیاسیە یاخود یاسایی؟ و دۆخی ئەو ناوچانە تاکەی بەردەوام دەبێت. پرۆژەی لایەنەکان بەتایبەتی ئەوەی کە چاوەکان لەسەر یەکێتی و پارتیە بۆ ئاسایکردنەوەی دۆخی ئەو ناوچانە بەکوێ گەیشتووە. من هەموو ئەمانە دەکەمەوە تەورێک بۆ گفتوگۆکردن لەگەڵ میوانەکەم بەڕێز ئامید سەرحەد قادر شارەزای بواری ئەمنی. کاک سەرحەد بەخێر بیت. زۆر سوپاس بۆ جەناب. هەروەک لە پێشەکەکە ئاماژەم پێکرد بابەتی کەرکووک بابەتێکە کە زۆرترین قسە و باسی لە نێو شەقام و میدیا بە دوای خۆی داهێناوە. ئەوەی کە ڕوو دەدات ململانەیە داگیرکاریە تعریبە کامیانە؟ بەداخەوە کە دۆخی کەرکووکە بەم شێوەیە گەیشت خۆزگا وای لێ نەهاتایە جزئێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ ئەو ململانەی بەڕاستی لایەنە کوردیەکان کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کە کورد بوو بە دوو بەشەوە بە تایبەتی ئەندامانی ئەنجومەنی محافەزە کە ئەکسەریەتیان کە لەو شارە نەمانویستی برایەتی ئەویان بەجێهێشت ئەوە زەمینەی بوو ئەوە خۆشکی کە عارەبی ئەوانەی کە پیانەوترێ ئەو عارەبانی کە داغ لە دڵ بوون سۆڤێنی بوون بەرامبەر بە میلەتی کوردجاچی ئەوانی عارەبی سونەوە هەندێکدا شیعەکانیش بە ناوی حەشتی شعبی ئەو بەرنامەی کە هەیان بوو لە کەرکووک جێبەجێ بکەن هەستان بە نابردنی کۆمەڵی بەرپرسانی ئەمنی و ئیداری لە شاری کەرکووکا بە تایبەتی کورد و خێنانی خەڵکی تریانە و شارەدانا ئەوەندە ئیحتیمامیان دا بە لایەنی کوردی و بە گەڕەکە کوردیەکان و بە تعریب و بە سووتاننی دیهاتەکان و بەگرتن و بە کوشتن و بە بڕین ئەوەنە هیچ ئیحتیمامێکیان نەدا بە لایەنە ئەمنیەکەی کە تاکو ئێستا کە داعشکە بوونی هەیە لە سنووری قەزای حەویجە و سیسیلەی شاخی جەبەل حەمرینە ئەوان عمقی هێزەکەیان هێنایە ناو شاری کەرکووکەوە کە ئەبوا بەداخەوە کورد بەرنامەیەکی هەبوایە بۆ مەسەلەوە بە تایبەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووکە قیادەی سیاسی کورد و لەسەروی هەمووشیانەوە پارتی و یەکێتی بۆ کەرکووک ئەوە بەرنامەیەکیان هەبوایە بە تایبەتی لەم کاتەیە کە کاتی هەڵوێست وەرگرتنە کە ئەبینین بە بەرچاوی هەموو دنیا و بە بەرچاوی میدیاکانەوە کەوا دەغڵ و دانەوێڵەی فەلاحە کوردەکان ئەسووتێنرێن کەوا خان و تەختەکرێکەوە خەڵکە گیرێکەوە خەڵکی کورد لەو شارە دەرەکرێت و لە ئابرێ خەڵکی تر دانرێت ئەمە بەڕاستی بێ هەڵوێستی یەکەم کورد بە عام و دووەمیش ئەندامانی پەرلەمان ئەوانی کە لە بەغدان ئەبووە هەڵوێستی تونتریان هەبووە بەرامبەربەوە و پەرلەمانی کوردستانیش و یەکێتی و پارتیش ئەوە کۆببوونایە تۆ لەسەر ئەم مۆزعیکە لە کەرکووکەیە ڕێگاچارەیەک دابنێن بڵێن ئەوەی بوو ئیتر لێرەیە بەسە بەڕاستی بە هەر شێوەیەک بێت ڕوبەڕووی ئەوە ببنەوە کە ئێستا لە کەرکووکە ڕووەدات. ئەوەی ئاشکرا کە لە قسەکانی جەنەبدا منەوە تێگەشتم کە دۆخەکە ئەو دۆخاڵۆزی کە هەیە مەوجودە ینی هەموو لایەنەکان هەستی پێ دەکرێت ینی کێ لە پشت ئاڵۆزبوونی ئەم دۆخەوەیە ینی ئەوانە کێن کە بەرژەوندیان وا دەخوازێت کە ئەم دۆخە بەم شێوەیە بەردەوام بێت فعلەن ئەوەی کە ڕوو دەدات حکومەتی عێراقی لێ بەرپرسە ئێستا بە تاکید حکومەتی عێراق لێ بەرپرسە چونکە مەلەفی ئەمنی مەلەفی ئیداری مەلەفی عەسکەری وەزائیدن کەرکووک حاکمی عسکەری بەڕێوە ئەبا تاکو ئێستا لەو شارەیە ئەو هێزانی کە لە کەرکووکان هەمیان هێزی عێراقین بە هێزەکانی پۆلیسی اتحادی حەشتی شعبی ئەو دیوانی کە هاتوونەتە کەرکووک کۆمەڵێ دام و دەستگای تری ئەمنیان هەیە کە هەموو لەسەر کەرکووک ئیشەکەن و نەوانە دەستی وڵاتانی دراوسێشە بێ لەسەر تێکدان و ئەو ڕۆژێک کە ئێستا لە کەرکووکە هەیە بۆی کە بەهە شێوەیەک بێ و عارەبانی کە کاتی خۆی کە مەشمول بن بە مادەی 140 کە تاجیان وەرگی کە گەڕانەوە ئەوانە جارێکی تر گەڕاونەتەوە دامیانەکەن لە وەکو ئیشارەتم پیا زەختێکی زۆر لەسەر گەڕەکە کوردیەکان هەیە تەفتیشیانەکەن چەکیانە بن ئیهانەیانەکەن کورتیش دەسەڵاتێکی لەو شارەیانە دەسەڵاتی تەواو بەدەست ئەو هێزەوەیە کە ئێستا لە کەرکووکایە. باشە ئەوەی کە ئێستا بۆ من ڕوودەدات ینی تا چەند پێویست بوو کە قیادەی کوردی بە تایبەتیەوەی کە بەڕێز لە قسەکان تا ئاماژت بۆ کرد کە لانی بەرپرسیار بە تایبەتی پارتیویکێتیە ینی لەم دۆخەکە دەبوو ئەڵوێستی جدیانە بێت تاکو ئێستا ئەم ڕووداوانی کە چەند ڕۆژێکە ڕوودەدەن هیچ ئەڵوێستی فەرمی هەبوو لەو ڕۆوە نەکە تاکو ئێستا بەداخۆ هیچ شتێکمان نەبینیوە ئەگەر ئەوان بیانەوێت دۆخی کەرکووک بە بەیانێک لە پەرلەمانی کوردستان ئاسایی بکەنەوە یاخود بە بەیانێک لەلایەن پەرلەمانتارانەوە لە بەغدا ئاسایی بکرێتەوە ئەوە نانێکەوە بەسە ساجەوە سوتاوە دڵنیابن بەوە ئاسایی نابێتەوە دۆخی کەرکووک پێویستی بەوە هەیە
کە حیزبە کوردستانیەکان لە ئاستی شخصیەکەما کۆبوونوویەک بکەن بە پەلە پەرلەمان بە هەمان شێوە حکومەت ئەم سێ جێگایە وفتێک تشکیل بکەن لەگەڵ حکومەتی مرکزیا قسە بکەن بەداخەوە لەسەر کەرکووکێکە ئەوەی کە بەسەر میلەتی کورد هاتووە هەل لە ئەنفالەوە هەل لە کیمیابارانەوە هەل لە مفۆزاتی ساڵی 1970 کە کاتێ مەلا مستەفا بەڕەحمەت بێخۆی و شۆڕشەکەی لەسەر کەرکووک ئەو کاتەدانا و مفۆزاتەکانی ساڵی 91 و توێژەکان کە ئەو کاتە لەگەڵ حکومەتا بوو ئەوەی کە بەسەر میلەتی کورد هاتووە هەمووی لەسەر کەرکووک بووە خەڵکی کەرکووک و کورد بەڕاستی لەم کاتی شەڕی داعشا داعش زیاتر لە 7 جار پەلاماری ئەو شارەیدا بە خوێنی سەدان شەهیدی فەرماندەی قارەمانی پێشمەرگە و پۆلیس و ئاسایش و خەڵکی خۆڕاگری کەرکووک ئەو شارە پارێزرا بەڵام بەداخەوە ئێمە ئەو شارەمان پاکی وەکو خەیارێکی جوان و دامانە دەستی ئەوانەیە کە ئەوەی کە ئێستا لە کەرکووکایی باشە بە کۆبوونەوەیەکی سەرکردایەتی سیاسی کورد و ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا تەمسیلی دەسەڵاتەکانی هەرێم دەکات لەگەڵ بربرسانی بەغدا ئەین دەتوانێت دۆخی ئەو ناوچانە ئاسایی بکرێتەوە خۆ لەمای ڕابردومە بینمان چەندی کۆبوونەوەکرا بەڵام نەتیجەیەکی ڕوونی نەبوو بەداخەوە ئێمە بەڕاستی کورد چاوەڕێ ئەوەیە هەمیشە چاوەڕێ ئەوەی کردووە کە حەدەث دروست بێت و کاتە بچێتە پێشەوە ئەبێ خۆمان ئێستا خۆمان حەدەث دروستکەین ئێستا هەلێک هاتوۆتە پێشەوە زۆر ئاسانە کە خۆمان حەدەث دروستکەین بەڵام بەداخەوە ئێمە ئەوەی کە ئەیبینین بووە بە شەڕێکی ئەعلامی ناڕەوا ساڵی 91 با ئێمە باس بکەین کاتێکە ئەو کاتەکە پێشمەرگە لە سنوورەکان نابوون لە ئێران نابوون بە کۆبوونەوەیەکی بەرەی کوردستانی و بە بەیانێک کە دەرکرا لەلایەن بەرەی کوردستانیەوە توانرا هەموو میلەتی کوردیەک بگرێ بەوەی کە لە ناو شار و لە دەرەوەی شارا بوو هەمووی وەکو براو بەرەی کوردستانی هاتەوە سەر حازر بوو بە هەوێنێکی ڕاپەڕین ئێستا ئەگەر پارتی وێکێتی بەڕاستی دەستیانە ناو دەستی یەکا بێ تەرکیز بکەنە سەر پێکەوە یەکەڵوێستی میلەتی کورد دڵنیا بە خەڵکی کەرکووک بەس خۆیان ئەتوانن شارەکەی خۆیان بەڕێوە بەرن بەس خۆیان ئەتوانن لە خۆ پیشاندانێکە ئەوەی کە هەیە مۆزەکان 100% بگۆڕن بە شێوەیەکی تر بەرن بەڵام بەداخەوە کورد بوو ئێستا بە چەند پارچێکەوە بارودۆخی ئەمری ئەو ناوچانەی علی بە کۆبوونەوەیەکی ئەم یەکێتی و پارتیان دەتوانێت ئاسایی بکرێتەوە و پێشتر باسم کردووە یعنی زۆر جاگلەی ئەوە دەکرێت کە دۆخەکە مولائیم نییە و گونجاو نیە تەنانەت بۆ ئەوەی کە هێزێکی وەکو پارتی بارەکەەکانی خۆی تاکو ئێستا وەرنەگرێتەوە ناگەڕێتەوە ئەو ناوچانە یعنی دۆخەکە لەمە ئاڵۆستر نییە کە بەڕێز بەم سادەیە باسی دەکەین ئەوەندە داعش و قاعیدە مەبەستیان بوو کەرکووک داگیر بکەن بەڵام کێ پاراسی کورد پاراسی بۆ ئەو کاتی کە کورد یەک بوو خوێنی پارتی وێکێتی خوێنی فەرماندەکانی پارتی وێکێتی خوێنی هێزەکانی پارتی وێکێتی لە یەک سەنگەرا ڕژا لە یەک هەمەرا شەهیدە بوون بە یەک عەبووە شەهیدە بوون ئەو کاتە کورد یەک بوو کە داعش بەو هێزەی کە توانی لە ماوەی چەند سەعاتێکدا مووسڵ بگرێ ڕوومادی بگرێ نیوەی عێراق بگرێ نەیتوانی کەرکووک بگرێ بۆ ئەوە شتێک بوو کە تعبیری لە یەکێتی و یەکبوونی میلەتی کورد دەکەی بڵێ ئەگەر کورد یەک بێت 100% ئەو دۆخە ئاگۆڕێت ئەم ڕۆحێتە ئەم یەکگرتووەمە هەواهەنگێ بە چی دروست دەکرێت یعنی دەبێت کێوە دەست پێ بکرێت کە بەڕێز ئاماژەی پێ دەکەیت ئەبێ ئێمە ناوماڵی خۆمان چاکەین ئەبێ وازدەوە بێنین دەموچاوی من خراپە و دەموچاوی تۆ جوانە ئەبێ ئێمە ئێستا هەلێک هاتوۆتە پێشەوە ئێمە پارتی وێکێتی ئەگەر نایانەوێت لەگەڵ یەکات تەبابن و برابن بۆ حکومەت تەشکیلەکەن بۆ حکومەتی هەرێم تەشکیلەکرێت لە پارتی وێکێتی بۆ لە کۆبوونەوەکانە ئامادەین بەیەکەوە دانیشتن و گفتوگۆ بکەن بەڵام بۆ ئاسایی نەبێت لەسەر کەرکووک کۆبوونەوەیەک بکرێت و بەرنامەیەکدا بنرێ بۆ کەرکووک و حەدێک بۆ ئەو زوڵم و زۆرەی کە لە کەرکووک و لە ناوچەدا بڕاوەکانە باشە کاک سەرحەدیانی ئەم چارەسەرانە چنێکی سەربازیە و چنێکی سیاسیە خۆ لە مای ڕابردوو ئەوەی من ئاگادار بووم تاکو ئێستا دوو کۆبوونەوەی باڵا لێوان بەرپرسانی وەزارەتی پێشمەرگەی هەرێم و عێراقدا کرا بۆ بابەتی دۆخی کەرکووک بەڵام دۆخەکە وەک چۆنەڵەیەک هەنگاویش نەچێتە پێشەوە یعنی ئەمە بە چی دەکرێت با من بە سەراحەت پێت بڵێم ئەگەر ئەوان بەتەما بن ئەگەر پارتی وێکێتی بەتەما بن ئەو لیژنانی کە تەشکیلیان کردووە ناویان ناوە لیژنەی ئاساییکردنەوەی کەرکووک کە ئەچنە بەغدا ئەگەر بەتەمای ئەوانە بن کە کەرکووک ئاسایی بکرێتەوە پێشمەرگە بگەڕێتەوە کەرکووک ئەوەکو فارز ئەڵێ گوزەشت جارێکی تر کەرکووک نابینەوە قیادەی سیاسی کورد ئەبێت لە ئاستێکی بەرزە لە ئاستی مەکتەبی سیاسیە لە ئاستی سەرۆکی حکومەتە لە ئاستی سەرۆکی هەرێم کە تەشکیلە شەڵاکە دانرێتەوە لە ماوەیە و لە ئاستی حیزبەکان و سەرۆکی پەرلەمانە ئەبێت لە ئاستی ئەمانەیە وەفتێک تەشکیلکرێ بە ڕسمی بچێتە پێشەوە لەگەڵ بەغدایە محاولە بکە بە ئاگاداری ئەمریکا و بەریتانیا ئەوانە بێنە مەوزوعەکەەوە حەدێک بۆ ئەم مەسەلێ حتمەن بابەتی لانی سێم کە ئەمریکا و نەتەوەیەکگرتوەکانێکی بێت لە پرسیارەکان بەڵام پێشەوە ینی ئەم چارەسەرانە ئەگەر بە ڕێژە وەری بگرین چەندێکی لە هەولێر و چەندێکی لە بەغدا یعنی چارەسەری پرسی دۆخی کەرکووک
ئەگەر ئەوان ئەگەر پارتی وێکێتی بیانەوێت دۆخی کەرکووک ئاسایی بکەنەوە لەسەر کەرکووک کۆبوونەوە بکەن لەسەر کەرکووک گفتێک بنێرنە بەغدا لەگەڵیان نابکەونەوە توێژەوە 100% چارەسەرە بێ کێشەکان بە نوعێکی تراشکێتەوە هەر خەڵکی کەرکووک کە بینی کە پارتی وێکێتی یەکن بەڕاستی لەسەر کەرکووک یەک هەڵوێست و یەک وتاری سیاسی و یەک بەرنمەیان هەیە تاکیید بە وەزعەکە بە شێوەیەکی ترە گۆڕدرێ نەڕاکان ئەتوانێت بە ئارەزوی خۆی بچێت ماڵی کورد بڕوخێنێ و نە عارەبی هاوردا ئەتوانێت بچێت گەرمی کورد بدورێتەوە و نە داعش بەو شێوەیە ئەتوانێت بێت لە دەوروبەری کەرکووکە دەغڵ و دان و دانەوێڵەی خەڵک بسووتێنێت خۆی مشکیلەکە ئەوەیە ئەم برادرانەی کە لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەگەڵ ئەف وەزارەتی بەرگری عێراقا یاخود کە ناوی خۆیان ناوە لیژنەی ئاساییکردنەوە ئەوان بینیمان لە پێش نەورۆز تەسریحیانەدا وەرەقیان بەرزەکرد و ئەیانوت ئەمە تا لە بەردەستمانای پێشمەرگا ئەچێتەوە ئەم دووقاتانە و پێش نەورۆز ئێمە ئەو شوێنانە وەرەگرینەوە ئەو تەسریحاتانی لەسەر کەرکووک دران ئەیکوان نەتیجەکانیان خۆ ئەبێت شوێنەکە بێ بڵێ کاکە تۆ ئەچیتە ئەوێنە و کۆمەڵی ڕسمەگریت و کۆمەڵی خۆ دەرەخەی بەڕیباتێکە و بەقاتێکەوە وام کرد و وام کرد وەرە کوان نەتیجەی کوانێ تۆ وتی هێزی پێشمەرگا ئەگەڕێتەوە هێزی پێشمەرگا حکومەتی مەرکەزی ئەڵێ ئێمە لەگەڵ وەزارەتی پێشمەرگای حکومەتی هەرێمە اتفاقمان کردووە هەماهەنگی بکەین بۆ ئەو شوێنانەی کە داعشی لێ عملیاتی هاوبەش بکەین عملیاتی هاوبەش ئەمە برادرانی خۆمان ئەڵێن ئێمە هێزی هاوبەش لە شوێنانە دانین هێزی هاوبەش لە شوێنەدا بنێ جیاوازە عملیاتی هاوبەشدا بنێ جیاوازە ئەمە ناکۆکیەکە لە یەکتری تێ ناگەن یەک تا ئێستا بڕوا بکە لە یەکتری تێ نەگەشتون ئەگەر لە یەکتری تێ بگەشتنایە پێش نەورۆز ئەوە هێزی پێشمەرگە ئێستا بگەڕایەتەوە ئەو شوێنانە من نایڵم و ئەوانەی لەن پاڵ هەموومانەدا باز دەکرێت کە نیەتی باشی حکوومەتی بەغدانیە بۆ ئاسایکردنی ئەو ناوچانە لانی کەم یعنی بۆ نە پارتی وێکێتی دەڵێن دەبێت ئەو هێزانی کە هێزی نامون بە خەڵکی شارەکە یەکەم هەنگاوەک نیەت باشی حکوومەتی بەغدا ینی دەربکرێت لە شارەکە تاکو ئێستا ینی هێزی نامۆ و باڵادەست هەیە کە کەس نازانێت لەکوێوە ئیتیجاه و ڕێنویان دەکرێت لە شارەکە ئاماژ من ئەم قسەیە سا بۆ جەناب دەکەم و ساحیبی ئەم قسەی خۆشمە بم ئەگەر کورد بیەوێت بەو شێوەیە ئەو هێزانە لە کەرکووک دەربکات بە شارێکی چاوی بە کەرکووک ناکەوێتەوە و ئەو هێزانە جارێکی تر لە کەرکووکا دەرناچن ئێمە پێشووتر شەرمان لەسەر جەبەل حەمری نەکرد دوای جەبەل حەمریمان وازیێنە هاتن خندەقێکیان بە دەوری کەرکووک هالێدا شەرمان لەسەر ئەو خندەقە کرد ئێستا پۆلیسی ئیتیحادی خندەقەکە و جەبەل حەمرین و کەرکووکیشی بەجێ هێشتووە وا دێ فێرقەی پۆلیسی ئیتیحادی لە بینی شوان و ئاڵتونکۆپریا دروستەکات ئێمە ئەو مەتیقانەمان لەدەست چووە ئەگەر ئەبێ وەکو ئیشارەتم پیا کورد ئەوێ هەلێک بێتە پێشەوە حەدەسێک بێتە پێشەوە وەکو ساڵی 91 یا ساڵی 2003 یا ساڵی 2014 بەڵام ئەوە نەوانەیە دوور بێت تو ئەبێ خۆت ئێستا بەرنامەتە بێت ئێمە خۆمان مشکلەکەوەیە خۆمان وەکو کورد تا ئێستا بەرنامەمان نییە بۆ کەرکووک خەڵک دێک گەرمی کوورد دەسووتێنێ ئێمە قسە بە یەکتریاڵی دۆخی ئێستای ناوچەکە ینی بۆ ڕاتەگرم ینی مولائیمە ئارامی سیاسی تێدا کەم هەنگاوە بنێت بۆ ئاسایکردنەوەی دۆخی ئەم ناوچانەوە ئەگەر ئەم هەنگاوە بنێت نەتیجەیەکی باشی دەبێت بە تاکی دەیبێت تۆ کە قیادەی سیاسی کورد بی کە تۆ فەرمانڕەوایی میلەتی کورد بە ڕێوەبەری کە کورد کە لە تۆ بەرپەرز بێ کە تۆ براگەورەی کورد بی کە تۆ خۆت بە براگەورەی میلەتی کورد بزانی ئەبێ حەلت هەبێ بۆ هەموو پێشهات و بۆ هەموو شتێک کە دێتە پێشەوە بێ بتوانی چارەسەری کەی لەگەڵ حەدەسەکانە ئەمڕۆ چییە بێ کە تۆ بتوانی بەرنامەی ئەمڕۆ چۆن چارەسەری کێشەکەکەیت چۆن ئەبێت چارەسەرکەی وەکو ئیشارەتم پیا ئێمە هەر چاوەڕێ حەدەس بکەین و حەدەس بێتە پێشەوە ئەمە بۆ ئەمە نابێت ئێبێ خۆمان حەدەسێک دروستکەین و کێشەکان چارەسەر ئەمڕۆ داوانە خێری ئەوەی تێدایە کە ئەم کێشەیە بە بنەڕەتی ینی چارەسەر بکرێت تێنەگەشت ئەم ڕووداوانەی کە ڕوودەدا ینی مەبەستمەوە ینی خێری ئەوەی تێدایە کە بکرێت بە دەرفەتێکی باش بۆ ئەوەی بەتەواوی دۆخی ناوچانە ئاسایی بکرێتەوە بە تاکید کاکە ئەگەر کورد وارێکی تر من ئەگەڕێمەوە چەند جارێکی تریش بۆ باس کردی کورد ئەگەر یەک بێت خاوەنی یەک وتاری سیاسی بێ خاوەنی یەک بەرنامە بێ خاوەنی وەفتێک بێت لە ئاست بۆ کێشە و گیر و گرفتەکان هەموو شتێک چارەسەرەکرێت فەرموو ئێستا وەزعەکە چەندێک گۆڕا وەزعەکە ئێستا لەگەڵ ئەو کاتەیە کە دوای 16 ئۆکتۆبەر ئەتوانین لە 180 زیاتر گۆڕا و زیاتریش ئەگۆڕدرێت تۆ بتەوێت شتێک چارەسەر بکەی ئەبێ بچیتە پێشەوە تۆ دوورە پەرێز بیت من و تۆ هەردووکمان کێشەمان لەسەر ئەم مێزە هەیە بەڵام هیچمان ناگەینە نەتیجە یەکێکی تر دێ خۆی چی بێ بۆ شێوێت تەسەڕوفی پێوەکە ئێمە ژوان مالیاتەوە ئێمە پارتی وێکێتی هەردوو لامان خۆمان بە خاوەنی کەرکووک کە زانین هیچی
هیچمان نەچوینەتە پێشەوە کە بەڕاستی کێشەکان چارەسەر بکەین ئەمڕۆ ڕاکانجبووری چی مەبەست بێ ئەوەی کات لیواکانی حەشتی شعبی چی مەبەستیان بێ ئەوەکەن داعش چۆن مەبەستی بێت ئاوا دێت دەغڵودانە دەسووتێنێ نەوانێت کۆمەڵی خەڵکی تر بە ناوی داعشەوە دێت یەکانە ڕوخێنێ خەڵک تادی دەکا خەڵکە کوژێ تاکو ئەمڕۆ ڕۆژانە لە سنووری قەزای حەویجە ناحیە ڕەشاد ناحیە ڕیاز ناحیە ئەباسی ناحیە زاب ڕۆژانە لەو سنوورەیە هێزە عێراقیەکانە کوژدێت هجوومەکرێتە سەریان ئەبۆیان پیاتەقێتەوە تەقەیان لەکرێت حتا ئەو هێزانی کە لەوێن مەجال نادەن کە ئیعلام بچێتە ئەو شوێنانە بۆی کە ڕاستی و حقیقەتی شوێنەکە نەگوازێتەوە خۆ ئەوە نەبێ ئەو عارەبانی کە لە کەمپەکانان ئێستا لە وەزعێکی زۆر خراپان ناسنامەیان لێ وەرگرتوونەتەوە ئەو کۆمەڵێت زۆڵمیش کە لە عارەبی سنەش دەوێت لە کەرکووکە ئەکرێ خوانیش ئەوە نەبێ کە بەمۆز دڵخۆش ئەوانش بە مۆز دڵخۆش بین بەڵام چاریان ناچارە ڕاکانیان هێناوە وەکو شتێک هەموو شتە خراپەکانی پێەکەن وا پیشانیە دەن کە ئەمە ڕاکان کەسێکە و کە عارەبە و عارەبی جبووری عارەبی جبووریە و ئیشەکان بەوەکە ئەوی پیعیبارە باشە کاک سەرحەدیانی بۆ من ئەوەی کە ئێستا ئەم دۆخەی تێدا دروست بووە بە تایبەتی لە ڕووی ئەمنیەتەوە کێ پارێزگاری لەو ناوچانە دەکات یعنی بۆ نمونە حکومەتی عێراقیان هێزی پێشمەرگە هیچ ڕۆڵێکی هەیە لەو ناوچانە هیچ هێزێکی پێشمەرگە لە سنووری پارێزگای کەرکووکە هیچ ڕۆڵێکی نییە کورد بە ئام هیچ ڕۆڵێکی لە سنوورەکەیان نییە هەموو ئەو مەدەفانی کە بۆم باسکردی مەدەفی ئەمنی ئیداری عسکەری وەزایدەن حاکمی عسکەری هەمووی لەدەست هێزە عێراقیەکان نایە بەدەست ئەوانەوەیە کورد هیچ ڕۆڵێکی نییە ئەگەر هەچیش جارێک بێوێ هەچی شتێکیش بکە ئەبێ لە ڕێگای ئەوانەوە بە موافقەتێوان نێتی بەغدا چۆنە بۆ چارەسەرکردنیان پێشەی خۆ ئەوەی کە ئێستا ڕوودەدا تەنها گرفت نییە بۆ ئەوان ئەو هەڵاتیانی کە کورد لە ناوچانە ینی حتمما لایەنێکی دیکە بابەتی گرفتە لە نێوان حکومەتی عێراق خۆیدا ینی ئەمە گرفتی بۆوانش دروست نەکردو ئەم بابەتە گرفتی ئەگەر بۆ ئەوانش دروست کردو بێ ئەگەر ئێمە یەک بین ئەوان بە شێوەیەکی تدێدن پێشەوە بەڵام ئەوان ئەبینن ئیسفادیان کردووە لەو ناکۆکی ئێمە بۆی ئەوانی بۆ شێوێ لەگەڵمانە تەعاملەکەن وەجو ینی مانەوەی ئەو دۆخە لە بەرژەوەندی حکومەتی عێراق خۆیدایە بە تا چۆن لە بەرژەوەندی خۆیدانە ئەو پێشووتر هیچ هێزێکی عێراقی لە کەرکووکان نەبووە هێزی ئەو هێزانی کە لە کەرکووکا بوون کەرکووکیان پاراستۆی هێزی پێشمەرگە بوون ئێمە وەکو پۆلیس کە سەر بە حکومەتی مرکزی بووین تەنها هێزێک بووین کە لەگەڵ هێزەکانی پێشمەرگەیە لە ئەمنیەتی کەرکووکا بەشداریمان کردووە ئەوان حکومەتی مرکزی ئێمەش کە کورد بووین بۆ حکومەی کە سەر بە خۆشیان بووین هیچ سیقە و ئیحتیمامێکیان بە ئێمە نادا لەبەر ئێمەیان وە حسابەکە کە بەشێکی لە هێزەکانی حکومەتی هەرێمی کوردستان مادەی 140 جێبەجێ کرابوو تو هەموو شوێنەکان گەڕابووە لەژێر دەسەڵاتی خۆتا بوو خۆ تەسەڕوفت پێوەکە محافظ خۆت بی مەجلیس خۆت بی هەموو دام و دەستگاکان خۆت بیت خۆ تەسەڕوفات دەکرد خۆچیت بیستایە کە 100 بڕیار و کتاب و نقڵ و ئەمانە ئەها لە بەغداوە لە یەک کۆبوونەوەی ئەنجومەنی محافظەیە یا لە کۆبوونەوەی ئەمنی محافظەیە کە ئێمە ئەمان کرد کە هەموو لایەنەکان بەشدار بووین جوابی بەغدا ئەدرایە و ئەمریکانی بەغدا جێبەجێ ناکرا باشە ینی ئەگەر بەبێ گەڕانەوە بۆ بەغدا ینی پێشمەرگە ئەگە باسی یەکگرتووی و زۆر کرد ینی لە قسەکان تا شتێک جێگەی سەرنج بوو بۆ من ئەگەر کورد بە تەواوی ڕنگ و دەنگەکان لەو ناوچانە یەک بێت و هێزی پێشمەرگە دەتوانێت بە تەنها بەبێ گەڕانەوە بۆ بەغدا بگەڕێتەوە ناوچانە ئەبێ حەلی بەدامنی خۆ تۆ دوو ڕێگا لە بەردەسای ئەچیتە پێشەوە لەگەڵ حکومەتە ئەبێ بچی گفتوگۆ بکەیت تۆی کە لە کەرکووکا بۆ وەفتێک بچێت بڵێ ئەمە وەزعی کەرکووکە کە توی بینی چارەسەری یەکەی باشە چارەسەری ناکەی ئەو کاتە جوابم بدەرەوە کە چارەسەر نەکرا ئەو کاتە خەیار و ڕێگای تریە کە توی گریتە ئەگەر حکومەتی عێراق نهاتە پێشەوە بۆم بابەتە ئەو کاتە پێشمەرگە مبڕیری ئەوەی بەدەستەوە یەکە بگرێتەوە ناوچانە پێشمەرگە بەبێ قیادەی سیاسی کورد ناتوانێت هیچ بکات ئەگەر قیادەی سیاسی کورد بڕیاری یا پێشمەرگە بچێتەوە کەرکووک بە هەر شێوەیەک بێت پێشمەرگە ئەچێتەوە کەرکووک ئەمە دۆخەکە ئالۆز ناکە جۆرێک لە بەریەکەوتن تۆ مەجبوری بیکەیت هەندێک حاڵک تۆ بە ئاشتیەکی تە پێشەوە ئاشتی بە ئاشتی چارەسەر ببێ شتێکی زۆر باشە ئاشتی چارەسەر نەبێ ئەبێت تۆ خەیاری ترت دەبێ بێت تۆ بەرنامەی ترت دەبێ خۆ تۆ نابێ هەسەیری ئەوە بکەی ڕۆژانەوەی کە دە کەرکووکا بێت و سەیری بکەیت و چی لە کوردەکرێ کوردەرەکرێ کوردی هاناکرێ خانوتیەکە درێ گەنم بە سووتێ کوردەکان ماڵەکانیان عارەبەکان دەگەڕێنەوە شوێنەکانی خۆیان تو هەتەماشاکەی چاوەڕێوە بکەیت 4 کەس لە پەرلەمانی کوردستانە کۆ ببنەوە بەیانێک دەربکەن وڵا ئێمە داواکەین هێزەکان بکشێتەوە ئەو پێ پێکەنێ بە بەیانێکی تۆ لە پەرلەمان و هێزەکان
لە گوندەکانی باشە. لە گوردە کوردنیشتنەکانەوە کشێتەوە یان دووسێ پەرلەمانتار ئەچنە گوندێکەوە لەگەڵ خەڵکەکەیان دانیشتن نەقیبێک دێ لەگەڵیانە دانیشێت نەقیبێک دەبرێەوە کە قاعیدی عەمەلیاتەکەیان لەگەڵا بێچن لەگەڵ نەقیبێکا کۆ بنەوە ئەو بارودۆخەکەمان هێور کردەوە بارودۆخی بەچی هێور کردەوە باشانی کاک سەعید هەندێک جار خۆ ینی زۆر چاوەڕێی هەڵوێستی پەرلەمانتارانی کورد دەکرێت لە بەغاوە لە هەرێمی کوردستاندا ینی ئەوانەی کە لە ماوەی ڕابردوودا ئەم پەرلەمانتارانە لە بابەتی ئاسایکردنەوە دۆخیان ناوچانە کردویانە توانیویانە نمونەی قووەتی ئێمە پیشانی ئەو ناوچانە بەنیا خۆ نمونەی بووە لاوازی ئێمە کامیان بووە ئەو دۆخە حیزبی کە ئێستا کە هەر بەناڵێکی تەمەەن 6 ساڵان کە سەیری ڕاگەاندنەکانی ئەو ڕنگدانەوێت تاسیرێکی زۆری هەیە بۆ سەر پەرلەمان و بۆ سەر هەموو لایەنەکان و هەر ئەوەشە کە سەبەبێوەیە کە عارەبی هاوردە و حەشتی شعبی و لایەنەکانی ترچی بێمە بەسییان بێکرد ئەوەندە قسە بە یەکتری ئەڵەن ئەوەی کە کەلیمەی کە ناشرین بێ بەرامبەر بە یەکتری ئەڵەن ئەوەندە نە باسی ڕاکانە کرێ و نە ئەوەندە باسی عارەبی هاوردە و نە ئەوەندە باسی شتیتر ناکرێت یەکێک لە خاڵەکانەوە یەکاکە ئامانج باشە من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبمەوە یەک دوو برسالی شخصی مەیە ئەگەر عنی بەڕێزت ئاسایی بێت بابەتی ئەوەی کە بەڕێزت پێشتر حتمما لەسەر پشکی پارتی بەڕێوبەری قەزانەوەیەکانی کەرکووک بیت لە ئێستادا پەیوەندیەکان لەگەڵ پارتی چۆنە وەکو جاران بەردەوامی یاخود جۆرێک لە نیگەرانی هەیە حتمما دەمەوێت ینی پێشڕاست بێتەوە بۆم مەسەلەکە نیگەرانیەکە ئەوەیە کە من و تۆ نەوانەی هەموو خەڵکی تری شەی بێ لەسەر وەزعی کەرکووک کە کەرکووکێک من 14 ساڵ لەو سارەیە بووم ئەمنیەتی ئەو سارم پاراستوە لەگەڵ هاوڕەکانمە زیاتر لە 10 جار بریندار بوو مەحاولەی کوشتنم کراوە برام شەهید بوو 10 کەس دەخزم و کەسەکانم لەو شارەیە بە شەهیدکردن ناوە زیاتر لە 300 کەسم لەگەڵا شەهید بووە لە نەتەوەکانی تر و لایەنەکانی تر کە لەگەڵ منابوون کە کارمەندی من بوون ئێمە ئەو شارەمان پاراست و ئێستا کە ئەو شارە ئابینم بەڕاستی نیگەرانیەکەم ئەوەیە کە بەداخەوە کە ئەم هەموو خوێن و خەبات و هیلاک و ماندوو بوونە لەو شاریا کرا تەنها کەسێک لە ئاستی حکومەتی هەرێمی کوردستانە کە منم کە ئەمری گرتنم بۆ دەربچێت لەسەر ریفراندۆم من فەخری پێواکەم فەخر و شانازیە بووە من کە لەسەر ریفراندۆم ئەمە قەبزم بۆ دەربچێ بگیرێم عیدام بکرێم ئەوە ئەمە قەبزەکەم کردوێتە توچێوەکو هەڵم بەستوە لە ژوورەکەی خۆمادام ناوە فەخری پێواکەم بەڵام بۆ ئەو مەوزوعانە بەو شێوەیە بێت بۆ ئێمە کە کۆمەڵی ئەفسەر و کارمەند کە لە دوای 16 ئۆکتۆبەر کە هاتینە سنووری حکومەتی هەرێمی کوردستانەوە تا نزیکی ساڵێکە کەس دەی نەپرسین هەر کەس نەوێت ئێوە بۆچی هاتوون ئیشتان چییە بۆ ئاوارە بوون مشکیلەتان چییە ئەمە کۆمەڵە شتە ئەمە بەس ئەوە ناگا بووی کە تۆ لەسەر مەبدەئەکە و لەسەر شتە حەقیقەتەکان کە تۆ نیگەران بی زۆر سپاس بۆ عەمید سەرحەد قادر شارەزای بواری ئەمنی سپاس بۆ ئامادەبوونی دووبارە بەخێر بێت زۆر سپاس بۆ تۆش بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بێت